لەگەڵ دەستپێکردنی جەنگی رووسیا بۆ سەر ئۆکراین، رووسیا ڕوبەڕووی کۆچکردنی ملیۆنێر و سەرمایەدارەکانی بۆتەوە. پێشبینیش دەکرێت تا کۆتای ئەم ساڵ زیاتر لە 15,000 ملیۆنێری رووسی کۆچ بۆ دەرەوەی وڵاتەکەیان بکەن. بەپێی لێکۆڵینەوەیکی کۆمپانیای هێنڵی ئاند پارتنەرز، بەشێک لە ملیۆنەرە رووسیەکان لە دوای جەنگی ئۆکراینەوە پشتیان کردوتە ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا و کۆچ دەکەن. ئەوەش بەهۆی سزاکانی وڵاتانی خۆرئاوا بۆ سەر رووسیا و بەرزبوونەوەی ئاستی هەڵاوسان لە وڵاتەدا. بەپێی ئەو لێکۆڵینەوەیە پێشبینی دەکرێت تا کۆتای ئەم ساڵ زیاتر لە 15,000 سەرمایەدار و ملیۆنێری رووسی کۆچ بکەن و پشت بکەنە پوتین، کە نزیکەی لە 15% ئەو رووسیانە داهاتەکانیان زیاترە لە 1 ملیۆن دۆلار. ئەو کۆمپانیای کە بارگاکەی لە لەندەن و تایبەتە بە هاوکاری دەوڵەمەندەکان بۆ بەدەستهێنانی مافی نیشتەجێبوون و ڕەگەزنامەی وڵاتانی دیکە ڕایگەیاندووە. ئیمارات یەکەمین وڵاتە لەسەر ئاستی جیهان کە دەوڵەمەندەکان دەیانەوێت ڕووی تێبکەن و پێش ئەمریکا کەوتووە. کۆمپانیەکە پێشبینیش دەکات نزیکەی 4,000 سەرمایەداری جیهان تا کۆتای ئەم ساڵ بچنە ئیمارات. ئوسترالیاش دووەمین وڵاتە کە دەوڵەمەند و سەرمایەدارانی بۆ خۆی ڕادەکێشێت و پێشبینیش دەکرێت 3,500 ملیۆنێر لە کۆتای ئەم ساڵ بچنە وڵاتە. هەروەها 2,800 ملیۆنێر بەرەو سنگاپورە کۆچ دەکەن و ئیسرائیلیش لە پلەی چوارەمدایە و پێشبینی دەکرێت 2,500 ملیۆنێر بچنە وڵاتە. بۆ ئوکراینیش پێشبینیەکان بۆ ئاراستەین کە زۆرترین ملیۆنێر لەدەست بدات، بە شێوەیەک چاوەڕوان دەکرێت تا کۆتای ئەم ساڵ 2,800 ملیۆنێر کە دەکاتە لە 42% سەرمایەدارانی ئۆکراین کۆچ بکەن. شارەزایانیش دەڵێن لە ماوەی دەی ڕابردوودا کۆچکردنی ملیۆنەرەکانی رووسیا زۆر زیادی کردووە. ئەوەش ئاماژەیەکە بۆ زەنگێکی مەترسیداری پێشوەخت کە وڵاتەکە ڕوبەڕووی دەبێتەوە.